لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز سەرمەت بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لە ستۆدیۆ کوردستان 24 لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز سەرمەت ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. عێراق دەتوانێت خۆی لە شەڕی ئێران و ئیسرائیل بپارێزێت؟ نعم عفوا پرسیارەکەت كرر السؤال. پرسیارەکەتمان بۆ دووبارە باشە، عێراق دەتوانێت خۆی لە جەنگی ئێران و ئیسرائیل بپارێزێت؟ نعم نعم ممتاز جدا. تحية لكم بەڵێ سلااو لە ئێوە بەر لە هەموو شتێک لە بینەرانی کوردستان 24 ڕاستەکەی ئێمە هەوڵی ئەوە دەدەین خود عراق وەکو حکوومەت لە هەولی ئەوەدا کە خۆمان لەم شەڕە بە دوور بگرین و تەواو خۆمان لەوە دوور بخینەوە کە لە ناوچەکەدا دەگوزارێت. ئەمەش لە ڕێگەی دوورکەوتنەوە لە خودی ململانەکان و لە هەموو زۆرە کردەیەکی سەربازی لەلایەنێک لەلایەنەکان. ئەو کارەکەشی زۆر ڕوون ئاشکرا ئەوەیە کە عراق هەمیشە قەیرانی کەڵەکە بوو یەک بە دوای یەکیدا هەیە. ئێمە شیانی ئەومان نییە بۆ ئەم شەڕە ئامادە بین و توانایشمان نییە بەڕاستی، بەڵام ڕەنگە وەکو دەزانن گروپە چەکدارەکان و میلیشیەکانی بەرەی مقاومە تدخل في مناوشات ڕەنگە بە شێوەی با بڵێن پچڕ بەرکەوتنیان هەبێت لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا. ڕەنگە ئەم بەرکەوتنانە کاریگەری لەسەر نێوخۆ عێراق بێت و ببێتە هۆکارەوەی ئیسرائیل هێرش بکاتە سەر عێراق. لە هەمان کادەم پێم وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە دیاریکراوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باش لەوە تێدەگەن کە هەڵوێستی حکوومەتی عێراقی چه هەڵوێستێکە، چه حکوومەتی عێراق بێت چه حکوومەتی هەرێمی کوردستان بێ، هەردوو لا نایانەوێت بچنە نێو هیچ شەڕێکەوە. ئەمە هەڵوێستی فەرمی عێراقە و من ڕاستەوخۆ لە سەرۆکوەزیرانەوە بیستومە. باشە، پرسیارەکە ئەوەیە خۆ حکوومەتی لوبنانیش بە هەمان شێوە پشتگیری لە حیزبوڵڵا نەدەکرد کاتێکە هێرشیان دەکردە سەر ئیسرائیل، بۆیە بینیمان چی ڕوویدا. خۆ ئێستا عێراق ینی پشتگیری لە گروپە چەکدارەکان ناکات، بەڵام دەتوانێت کۆنتترۆلی گروپە چەکدارەکان بکات یان بەهۆیانەوە تووشی شەڕی ئیسرائیل دەبێت؟ لا نحن لا نستطيع. پێم وایە کە ئێمە ناتوانین بە تەواوی گروپی چەکدار کۆنتترۆل بکەین، بەڵام دانوستان هەیە، هێڵ هەیە لە نێوان ئێمە و لە نێوان گروپە چەکدارەکاندا. یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە ئەوان هێرش ناکەنە سەر ئەو پێگانەی کە لە نێو عێراقن و هاوپەیمانی نێودەوڵەتیان تێداوەتە عین ئەسەد و بنکەی هەولێر و ناوچەکانی دیکە بردومان ناکەن، هێرشیان ناکەنە سەر ئەوان گوتویانە ئەگەر ئەمریکا هێرش بکەنە سەر ئێمە ئەو کاتە ئێمە هێرش دەکەینە سەر ئاپەیوانی و ئەمریکا. ئەمە تا ئێستا هەڵوێستێکی باشە، بەڵام مەترسیەکە لەکوێیە؟ مەترسیەکە لەوەدایە کە ئەوان ڕۆژانە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. مەترسیەکە لەوەدایە کە دەبێت ئەومان لە پێش چاو بێت کە ئیسرائیل 35 خاڵی بۆ ئامانجگرتن لە نێو عێراقدا هەیە. کاتە ئیسرائیل ئەگەڵ بێت و کاردانەوەی هەبێ هێرش بکاتە سەر ئەو جێیانە، من دڵنیام زیانی گیانیمان دەبێت، ڕەنگە هێرش بکاتە سەر بە نمونە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا، چونکە لە خودەی دەوڵە ئێمان ئەم کارەی کردووە پێشتر. ترس لەمەیە. لەگەڵ ئەوەشدا ئێمە پێمان وایە ئەم بابەتە دوورە و حکوومەتی عێراقی تا ڕادەیەکی زۆر باش کۆنتترۆلی دۆخەکەی کردووە، بەڵام ئایا ئەگەر بپرسین دەتوانێت کۆنتترۆلی هەڵوێستی مقاومەی ئیسلامی بکات؟ دەڵێن نەخێر، سەختە، لەبەرەوەی ئەوان ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە بەرەیەک کە ئەنساروڵای حوسیەکان و حیزبوڵای عێراقی و حیزبوڵای لوبنانی و نوجەبە و ئەمانەی تێدا پێدوای هۆکارێک کە بێکەوە لە ئیسرائیل کە هێرش نەکاتە سەر عێراق. يعني السبب واضح. هۆکارەکە ڕوونە پێم وایە ئیسرائیل و ئەمریکا لە یەک بەرەدان. ئیسرائیل باش لەوە تێدەگات کە ئەمە هەڵوێستی حکوومەتی عێراقی نییە. ئەوان لەوە تێدەگەن کە حکوومەتی عێراقی هێرش ناکاتە سەر ئیسرائیل لە هیچ دۆخێکدا، وەکو سوپا، وەکو هێزی ئەمنی، وەکو حکوومەت هێرش ناکەنە سەر ئیسرائیل. بەڵام کاتێمە بەرپرسنین لەوە حکوومەتی عێراق، بەرپرسنین لەوە میلیشیاکان چی دەکەن؟ لا نەخێر، وا ناکەن. میلیشیاکان کارێکی لەو شێوازە ناکەن و فەرمانش لە حکوومەت وەرناگرن.
بەڵام لە هەمان کات دەشتێکی دیکە هەیە دانوستانی بەردەوام هەیە گفتوگۆ هەیە ئەو گفتوگویانە ناوەستن ئێمە و حکوومەت قسە لەگەڵ گروپە چەکدارەکان دەکەین بۆ کەسانێک کە پێیان دەڵێن ئێوە هێوەر ببنەوە هێرش مەکەنە سەر ئەمریکا. بەڕێز سەرمەت بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لا بەغداوە لەگەڵمان بووی دەستخۆش.